بەناوی خدای گەورە مێرەبان بەڕێزان پێش هەموو شتێک پیرۆزباییتان لێ دەکەم. ئەمە بەشێکە لەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ پەرەپێدانی ڕێگەوبان و باشترکردنی هاتوچۆ لە شارەکان و بۆ ئەوەی ئەم گەشتیارەکان بتوانن زیاتر سەردانی ئەم دەڤەرە بکەن کە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە، ئەم خەڵکی ئێمەش بتوانێت باشتر سوود لەو ڕێگەوبانانە وەربگرێت، هەم بۆ سەلامەتی خۆشیان بەم جۆرە بەم ئاستە بەرزە کە دروست کراوە. بەڕاستی جێی شانازیە. من دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکار دەکەم، هیوادارم هەمیشە هەر سەرکەوتوو بن و داواشم لە هاوڵاتیانی خۆشەویست هەیە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ هاتوچۆ لە بەرچاو بگرن، سەلامەتی خۆیان و هاوڵاتیانیان لە بەرچاو بێت و وەک هەمیشە دەوەیەکی تریشم هەیە ژینگەی وڵاتەکەتان پارێزن. جارێکی تر پیرۆزە لە هەموو لایەک. ئەوەی ئەمڕۆ هاتین بۆکردنەوەی بەرزە پردی دەروازەی سۆران بوو کە شکر بەخوا تەواو بووە و ئەمەش بەشێکی ترە لە پرۆژەیەکی تر لە دروستکردنی پردێک کە ماوەیە کە دەست پێکراوە و دیارە لە ماوەیەکی زووری ئینشاڵڵا تەواو دەبێ. ئەمەش هەمووی دەکەوێتە خزمەتی خەڵکی ئەم دەڤەرە. ئامانج ئەوەیە کە وەزی شار بە شوەیەکی گشتی ئەم دەڤەرە باشتر بکەین و ڕێگەوبانەکان باشتر بکەین، سرنجی خەڵک زیاتر بۆ ئەم دەڤەرە ڕابکێشین، شوێنێکی گەشتیاریە، شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە، هەمەوەی خزمەتگوزاری زیاتر بۆ هاوڵاتیان دروست بکەین، هەم هەلی کاریش بۆ خەڵکی منتقەکە دروست بکەین و زیاتر وا بکەین خەڵکێک بە ئاسانتر بتوانێت سەردانی ئەم ناوچە جوانە بکە. دووسایدی سۆران چۆمان ئەو پرۆژەیەش لە پرۆستاتیژەکان کەی دەست پێ دەکات بۆ پرۆژەی گەشت و کام پرۆژەی سۆران بۆ چۆمان پرۆژەی استراتیژیکەش بۆ بواری گەشت و گوزار لە سۆران چی هەیە؟ ئێمە بەرنامەمان ئەوەیە کە زۆربەی شارەکان بەیەکەوە بەستینەوە بە جووتسایدی، ینی جادەکان فراوان بکەین، شەقامی باشتر دروست بکەین، هەمووی لە بەرنامەکەدایە. بەڵام من نامەوێ ئاماژە بە تاکتاکی ئەو شوێنانە بدەم تاکو تەواو دەبن، دوای کە تەواو بوون ئینشاڵڵا خۆتان دەبینن. ئەسبەنی بەخێر بێ بۆ سۆران. بەڕێستان دەتانەوێ گەشتیاری ناوچەکە بگەێنێت چ قۆناغێک. ئێستا ماستەر پلانی گەشتیاری لە ژێر چاودێری ڕێنمایی جەناب بەدەستی پێکردووە، دەتەوێت بە چ قۆناغێک بکەن؟ وەڵای هێمان وایە ئەو ناوچە ببێتە شوێنێکی گەشتیاری جیهانی، نەک تەنیا خەڵکی کوردستان یان لە عێراق یان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەرێش کە بێن ئەم سروشتە جوانە ببینن. پێویستیمان بەوەیە کە هەندێک لەو پرۆژە گەورانەی کە پێویستن بۆ ڕاکێشانی گەشتیاری جیهانی و جۆری گەشتیارەکانیش کە ئەو جۆرە کەسانە بن بێن بتوانن هەم
بەو جوانیەی کە کوردستان هەیەی خۆیان بێن و بیبینن و خەڵکی ئێمە شتێ دەسوودمەند بێ و ئێمە پرۆژەمە بەشێکە لە پرۆژەیەکی زۆر گەورەتر کە لە سەرەتای گەلی عەلی بەگەوە دەست پێ دەکەین تاکو و بێخاڵ و لام و ناوچەکەش ئینشاڵڵا سۆران ئەبێتە شوێنێکی گەشتیاری زۆر خۆش لە داهاتوودا تەنها سۆران و ڕواندز یاخود خەلیفان باڵەکایەتی بارزان هەموو ئەو شوێنانەی کە هەن بەڵام هەر یەکێک تایبەتمەندی خۆی هەیە بە پێی سروشتی ناوچەکە ئیتر بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بۆ ئەم دەبەرەیە